حکومەتی تورکیا و کۆمەڵی هەنگاوی ناوە بۆ ئیکەوە کار لەسەرەوە بکات کە ئەو ناوچانەی منطقەی کەرکووک و هەروەها هەولێر و سلێمانیان کۆمەڵێک ناوچەی ترکەوە فراوانی بکات بگەڕێتەوە بۆ منطقانە بە بیانووی جیاواز لە ئەوەی کەوا هەندێک جار بە بیانووی هاتن بۆ پاکەکە و بردومانکردنی ناوچەکان هەندێک جار ناوچەی مەدەنی شەکرێتەوە کە بەداخەوە خەڵکی مەدەنی بۆتە قوربانی ئەمانە دەستپێکێکی مەترسیدارە بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان بکەوێتە بەر مەترسی وەکو بەشێک لە عێراق کە ئەمەش لە ڕێی پەیماننامە دووەلیەکانەوە شتێکی نەگونجاوە کە تۆ دەستدرێژی لەسەر خاکی وڵاتێکی تر بکەی تاکە ئەوەی کەوا مەسەن بتوانین کەوا وەکو هەرێمێک کە بەرەنگاری ئەم هەنگاوانە ببینەوە ئەوەیەکەوە بتوانین بە یەکگرتوانە هەمومان پێکەوە کار بکەین لەسەر ئەوەی کەوا هەرێمەکەی خۆمان کە بە ئاشتیانە لەگەڵ وڵاتانی دەوروبەرە مامەڵی کردووە ئەو کار لەسەرەوە بکەین کە بەجددی ئیش لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانە بکەین لەگەڵ دراوسەکانماندا و چارەسەری ئەم دۆخانە بەوە ئەگەڕێنەوەکەوا بتوانین پێکەوە یەکگرتو بین لە ناوێکدا بتوانین موقفێکی موحەد و یەکگرتومان هەبێت تاوەکو ئەگەر هاتوو کورد یەکگرتو بێت بەرامبەر هەر مەترسیەکە هاتە پێشی ئەوە ئەتوانێت تێبپەڕێنێت زاڵ بێ بەسەریا و هەروەها ئەوانەشی کەوا تەماح بکەنە خاک و ئاو ئاسمانی کوردستان لەو کاتەدا ناتوان بە ئاسانی بێنە پێشەوە و هەروەها ئەو ئامانجەی کە هەیە بۆیان ناچێتە سەرداوامان ئەوەیەکەوە هەموو حزبەکان پێکەوە بەدەر لە ئەوەی کەەوە ئایدای سیاسی بێت یا ئاینی بێت یان نەتەوەی بۆ نمونە جیاوازی ترمان هەبێت هەر پارچەیەکی تری کوردستانە پێکەوە بتوانین یەک بگرین بۆی کەوا پارچەکانی کوردستان پارێزین کۆنگرەی نەتەوەیی کە شتێکی زۆر گرنگە کاتوانێت کار لەسەری بکرێت کورد بە جیهان بناسێنرێت موقفێکی یەکگرتو موحەدی هەبێت گرنگی لەوایەکەوە تۆ وەکو کۆنگرەیەکی نەتەوەی کارکرد قەرارێکدا ڕاستپاردەیەکە هەبوو واتە تعبیر لە هەر چوار پارچەی کوردستانە کات و هەروە ئەوەی هەر کوردێک لەسەر ئەم زەوێ بێت تعبیر لەسەر ئەوە کات واتە یەک پارچە نییە کەوا تەنها قسە لەسەری بکرێت زۆر دڵگرانم زۆر نیگەرانم لەمە شەڕ و ئاڵۆزەی کە لە ناوچەکەیە دروست بووە بەڕاستی هیچ شتێک ناتوانین بوونی نەتەوەیەک بسڕێتەوە هیچ شتێک ناتوانێت کوردبوون بسڕێتەوە بەڵام هیوادارم شەڕی سیاسی شەڕی جوگرافی شەڕی هێز نەبێتە هۆی گواستنەوەیان نەبێتە هۆی داگیرکاری وڵات نەبێتە هۆی داگیرکاری میلەتێکە ملیۆنان ساڵەکە لەسەر زەویە بوونی هەیە ئەوێت مافی خۆی بەدەست بێنێت ئەوێت گەشە بکات بۆی ئەمانش کرد لایەن دەوڵەتی تورکەوە دروست بوون یان مەسەڵەن داگیرکاریانە بەڕاستی جێی گەرانی و جێ دڵگرانی لای من کە تۆ سنووری جوگرافی تۆی تێپەڕانی یعنی ئەمە خەونێکە بۆ داگیرکردنی تۆ خەونێکە بۆ سڕینەوەی مێژوو کللتور و نەتەوایەتی تۆ لە ڕاستیشە ئەمە نە لە دینانە لە قورئانە نە لە یاسایە نە لە هیچ شتێکی مرۆڤایەتیە ڕێگە پێدرا و جێ قوبوڵ و جوان نییە شتێکی کارێکی خێزەونە لەلایەن دەوڵەتانی دراوسی و بە تایبەتی وڵاتی تورکیا ئەنجامەدرێت ئەمە خاڵە گرنگە جەوهەریەکەی لای منیش کە پێویستە ڕۆشنبیران مەسەڵەن نووسەران گەورە داهێنەرانی کورد گەورە بیرمەندانی کورد هەمومان بە یەک دەست بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک نەتەوەی کوردایەتی بە هەرموو علمانیەت و ئیسلامیەت و هەموو ڕەهەندە و ڕەنگە جیاوازەکانەوە بەرگری لە خاک و نەتەوە و نیشتمانی خۆمان بکەین تا ئێمەش بوونی خۆمان لەم سەرزەویە وەکو نەتەوەیەکێکی نەتەوەکانی ئازادەکانی سەرزەوی بسەلمێنین بۆ هەموو دنیا.